لەبێت بەیانیتان باش بینەرانی بەیانی 24 خۆشحاڵم کامڕۆژ لاڵقەیەکی دیکەی بەیانی 24 لەگەڵتانم کۆمەڵی ڕگە و بابەتی جوانتان بۆ ئامادەکراوە. ڕگەکان زانیاریشی تایە، زانیاریەکانیش تایبەتن، تەنیاتوانن لە بەیانی 24 ئەو جۆرە زانیاریانەتان دەست بکەوێت. سوودوەرگرتن لە تەکنۆلۆژیا هێدی لە کوردستان و عێراق فراوانترە بێت. بۆ یەکەم جار لە پەیمانگایەکی دهۆک ڕۆبۆت وەک وانەبێژ بەکاردەهێنێت. هەر لە پرۆگرامی ئەمڕۆمان باسی قوتابخانەیەکی تایبەت دەکەین بە خاوەن پێداویستیە تایبەتەکانی داون کە لە سلێمانی ئەم قوتابخانەیان بۆ دابین کراوە. گرنگی قوتابخانەکە و شێوازی خوێندنی ئەو قوتابیانە لەو قوتابخانەیە باسی لێکۆڵەرێکی دیاربەکر 40 ساڵە هەموو شوێنێکی باکووری کوردستان ئەگەڕێ بۆ ئەوەی کە ڕووەک و گژ و گیا کۆ بکاتەوە و نزیکەی 8,000 جۆر ڕووەک و گیای جیاوازی کۆ کردوتەوە. یەکەم جار لەو بابەتە دەست پێ ئەەکەم کە لە جۆری خۆی یەکەمە لە هەموو عێراق و لە کوردستانیش کە ئەم نوێگەریە هەبێت، ئەویش لە بواری خوێندن. بۆ یەکەم جارە ڕۆبۆت لە زانکۆ و پەیمانگاکانی عێراق و هەرێمی کوردستان وەک مامۆستایەک بەکاردەهێنێت. لە هەنگاوێکی نوێ پەیمانگایەکی دهۆک ڕۆبۆتی هێناوە و وەک وانەبێژ کەڵکی لێوەرەگیرێت. با پێکەوە لەم راپۆرتە بیبین. بۆ یەکەم جار لەسەر ئاستی عێراقی و هەرێما کوردستانê تەکنۆلۆژیا پرۆگرامکردنا ڕۆبۆت بۆ قوتابیên پەیمانگاکê هات بەردەستkirin. ئەڤ ڕۆبۆت wê biba وەکو مامۆستا ji بۆ fêrkirina قوتابیان bi zimanê îngilîzî، dîsan wekû softêr wergirin belkû wek hardwêr jî kar li ser bikin. bi durustî fêrî pîrogramkirina robota bibin ji aliyê din ve êkam damezrawa fêrkirinê. Niha hêmin robot li ber dest e. بۆ یەکەم جار سەرانسەری عێراقی و هەرێما کوردستانی پەیمانگەها دابژین شیە یەکەم ڕۆبۆت بینێت بۆ کارێت ئەکادمی. ئارمانجا شما ئینە ناوێ ڕۆبۆتی ئەوە کە ئەم بشێن مفایکە بگەهینە قوتابیەت خۆ مفایکە بگەهینە کوردستانی هەمیە. ئەو ژی بڕێکە هەندێک ئەپلیکیشنێن تایبەت ئەم بشێن چێکەن قوتابیەت خۆ فێرکەن وان ئەپلیکیشنا چێکەن تا ئەم وان ئەپلیکیشن ئینستۆڵکەن سەر ئەبی ڕۆبۆتی و مفایەکی باشش وان ڕۆبۆتە بینن چونکی ئەو ڕۆبۆتە پڕش AI Artificial Intelligence ئەو ڕۆبۆتە دەشێت گەلێک مفایە بگەهینەما هەندێکی شولێت ئەبێ ڕۆبۆتی ئەون کو شێب دەورێ مامۆستای ڕابێت شێب شولێ ڕێسپشن ڕابێت شێت شولێ تراینینگە ڕابێت ئەو شێت گەل قوتابیە یاریە بکات شێت قوتابیە فێرکات شێت ئەزمونا قوتابیە بکات هەر وسا شێت هەر پرێزنتیشنە بۆ قوتابیە بێژێت. هەبووناوان جۆرە ڕۆبۆتان لە هەرێما کوردستانê و تایبەت لە پەیمانگەهان تشتێک نوێ و پێنگاوێک ji بۆ بەتر birînkirina astê teknolojiyayê. ما ربط الحميد جاني يديتي وما يقول لي بوي عيدي كري بس مع كردستان ناديت يا يقول لي نابوه بس الباي ما قام ربط وما تشيكر ريكا اي وما درس كرو إنه بردست ما اف ربط السراسری جهانی پیمانگاه اول جهه کو اف وکیو این الپیمانگاه دا و جه دست خوشیه و با همه قطابیان جه سرکفتنه. بله تشتغل اگه جانه و یعنی تشتغل اگه من جور عمل عراق بینی دو مجاله که باش خاص به قطابیه و تشتغل علم دهاتی دو اجد خوش دشین قطابی دشین تشتغل چیگن. سال بۆ salê astê xwandinê li herêma Kurdistanê pêngavên mezin dihavêje li ser astê Iraqê û cîhanê jî. Niha li bitiriya zanko peymangehên parêzgeha Dawokê xwandin li rêza here baş de ye. Hikûmeta Herêma Kurdistanê jî kar li ser dîjîtalkirina
فەرمانگە و پێشخستنا تەکنۆلۆژیای دکا ji بۆ بتر ئاسانکردنا کار و کاروبارên خەلکê. ماهەرشنگالی کوردستان 24 دۆک. دەچینە بەشێکی دیکەی کوردستان دەچینە باکووری کوردستانمان لەوێەوە باسی کەسێکتان بۆ ئەەکەم کە کەسێکی ئاسایی نییە پرۆفیسۆرێکە ئەو لێکۆڵەرێکە کە لە دیاربەکرمەوەی 40 ساڵە هەموو شوێنێکی باکووری کوردستان گەڕاوە و ڕۆک و گژوگیا کۆکاتەوە نزیکەی 8,000 جۆری ڕۆک و گیای جیاوازی کۆکردۆتەوە بۆچی چونکە ئەو دەڵێت با بڵێم ناویشی چییە کە ناوی سەلجوق ئەرتەکینە دەڵێت چی دەڵێت لە دیاربەکر بۆی ئەم کارە ئەنجامەدەم زۆر جۆر گیا هەیە کە لەسەر ئاستی جیهان نین و تەنیا لە دیاربەکر هەیە. پروفسور دکتۆر سەلچوق ئەرتەکین لە دیاربەکرێ دژی و بیۆلۆگە bi salan e li ser cûreyên nebatên Bakurê Kurdistanê xebatan dimeşîne û ji bo veyekê jî li Bakurê Kurdistanê bajar bi bajar digere û numûneyên nebatan berhev dike, disanifîne, hişk dike û dihilîne. Profesör Doktor Selçuk Ertekin dibêje xwezeya Bakurê Kurdistanê dewlemend û rengîn e û gelek nebatên taybet lê hene. Xemxorê parastina xwezayê dide zanîn ku wî ji 5,000 zêdetir nebat berhev kiriye. Bi derfetên xweyên kêm niha jî hewl dide ku numûneyên berhev kiriye biparêze. Yer yer dağlık yörelere kuzeye doğru gidildikçe Diyarbakır'ın kuzeyinde Güneydoğu Toroslar silsilesi deverên di navbera deşt û çiyan de ne ji aliyê hêjmar û cûreyên nebatan ve dewlemendin bi taybetî li Diyarbekirê ew nebat hene ku cîhanê de li devereke din nayîn dîtin wek mînak li çiyayê ziyaretê ya Erganiyê nebata bi navê îsatîs awçerî heye ku taybet e divê em nexşeyê wan derbixin. Li Brîtanya herbanyûma nebatan heye ku 10 milyon nebat têda ne. Li Moskov, Parîs û Viyanayê jî her wiha hene û wan ji 100 sal berê ve dest bi berhevkirinê kirine. Pisporê Botanîkê Profesör Doktor Selçuk Ertekin di lêkolînên xweyên derbarê cûreyên nebatan û nasîna nebatan de agahiyan jî disanifîne û amadekariyan dike ku cûreyên nebatan û taybetmendiyên wan di platforma dijîtal de jî pêşkêş bike. Zanyarê Diyarbekirê koleksiyon an jî mûzexaneyên nebatên hatine heşkirin ku di cîhana akademîk de wek herbaryum tê binavkirin dixwaze herbaryumekê li Diyarbekirê jî veke. bizim çalışmalarımızda da Ev xebat bingeha xebateke zanistî ye. Dema min master û doktora xwe dikir pêwîst bû ser vê mijarê bixebitim. Ji wê demê ve ez ser vê mijarê lêkolîn û xebatê xwe didomînim. Kêm zêde 40 salin nebatan berhev dikim û min derdora 7-8 hezarî nebat dane hev. Ez di herêma me karê xwe didomînim. Profesör Selçuk Ertekin ku di sala 2017 de ji Zankoya Dicleyê dema serokê beşa biyolojiyê bû hatiye îxraçkirin, niha hewl dide ku xebatên xweyên zanistî bidomîne û dibêje herbaryûma nebatan a zanistî hem dibe bîra zanistî hem jî dikare sûdê bide gelek beşên din ên zanistê. Mahir Yüksel, Kurdistan 24, Diyarbekir. لە قوتابخانەی داون سندرۆم لە شاری سلێمانی کە یەکێکە لە قوتابخانە حکوومیەکانی هەرێمی کوردستان زیاتر لە 45 قوتابی لەم قوتابخانەیە وانە ئەخوێنن کە تایبەتە بۆ قوتابیانەی کە خاوەن پێداویستی تایبەتی ناسراو بە جۆری داونن. ئەو قوتابیانە سەرڕای ئەوەی کە سوودمەند دەبن لە خوێندن بەڵام کێشەی نەبوونی پرۆگرامی تایبەت بە خۆیان هەیە و کەمی مامۆستای میلاکیش کێشەی بۆیان دروست کرد. جا لەم راپۆرتە کە هاوکارم دالیا کەمال ئامادەی کردووە ئێوە ئەو قوتابیانە دەبینن دەزانن کە ئەو پێداویستەی کە هەیەە چەند جیاوازە لەگە قوتابی دیکە بینەر بن. ئەسی ئامێ دەکترێ مەسن دوتۆ بەڵێ چەند ساڵی؟ ناسا بەڵێ لێرە چی فێر بوویت؟ هەمێ باس ناسکەس ئاسکی ئەی ژمارەکە ئاس بەڵێ بۆم باسکە یا دو سێ ساو پێش ئەژین خەونی گەورەی هەیە و دەیەوێت ڕۆژێک ببێتە پزیشک و منداڵان چارەسەر بکات.
ئەم خولیایەی لە پیشەی دایک و باوکیەوە بۆ هاتووە. لەگەڵەوەی بۆ ئەمان پرۆسەی فێربوون دژوارترە، بەڵام ڕۆژانە لە ڕێگای وتنەوەی وانەی تایبەتەوە بەردەوامن لە خوێندن. ئەم مامۆستایانەی کە لێرە بڵێن داوامەکەن مامۆستای ئاساین و هەریەکە مامۆستای بابەتێک بوون اختصاصی خۆیان گۆڕیوە ئێستا کار لەگەڵ ماڵی پەروەردەی تایبەتەکەن و دەوری سەرەتاییمان بینەوە تەنها تاکە مامۆستایەکمان نەبێت کە ئەوە هەر خاص بەشی پەروەردەی تایبەتی تاوا کردووە لەبەر ئەوە ئەگەر زانیاریەکانمان کەم و کورت بێت هەر تواناکانمان هەرەوەنەیە یعنی بەڕاستی بەپی پێویستی ئیشەکەمان اونجا وەکو لە سەرەتاشەوتم ئەم سنتەرە تاکە سنتەرە لە هەردوو سنوورەوانێ ئێمە مناڵ وەرەگرین لەبەر ئەوە زەختێکی زۆرمان لەسەرە و ستافیشمان کەمە. لەناو ئەم قوتابخانەیەدا زیاتر لە 45 قوتابی داون هەیە کە تەمەنیان لە نێوان 6 بۆ 12 ساڵە. بۆ ئەوەی بەباشی لەوانەکان تێبگەن پێویستە مامەڵەی تایبەتیان لەگەڵ بکرێت. لە ڕێگەی چەنیاریەکەوە وەکو یاری ڕەنگەکان و ماڵا باجێنە و میکانەوە پرۆسەی فێرکردنیان بەرەو پێشەوە دەچێت. پەروەردەکردنی منداڵەکە چۆن شت هەڵبگرێت، چۆن لە شوێنی خۆی دابنێت، یاخود چۆن ڕەنگەکان بناسیێتەوە، یاخود چۆن خواردن بخوات یا چۆن کەوچک بگرێت، ئەوە هەموو ئامانجی ئێمەیە سەرەتا ئەو شتانەیان فێر دەکەن کە دیتێرە وردە وردەزانیمان کە مناڵەکە پێشکەوتووە و شت فێر دەبێ بە ئاسانی هەر لە ڕێگەی ئەو یاریانەوە ژمارەیان فێر دەکەین هەر لە ڕێگەی ئەو ڕنگانەوە نووسین و خوێندنیان فێر دەکەن. زۆر منداڵمان هەیە لێرە فێری خوێندنمان کردووە. هیچ منداڵێکی داونیش لە منداڵێکی تر ناچێ و ناتوانین ینی بەیەکەوە کاریان بکەین. ئامانجمان لەو ژوورە و ژوورەمان جیا کردێتەوە بۆ ئەوەی ئیشیان لەگەڵ بکەین و بزانین لە چ لایەنێک ئەو مناڵە باشە. قوتابخانەی داون سیندرۆم قوتابخانەیەکی حکومیە و سەر بە وەزارەتی پەروەردەیە لە ساڵی 2014ەوە دروستکراوە. یەکێک لەو گرفتانەی لەناو ئەم قوتابخانەیەدا هەیە نەبوونی پرۆگرامی تایبەتە بە چۆنەتی پرۆسەی فێرکردنی منداڵانی داون. هەروەها نەبوونی مامۆستای پسپۆر بە بواری وانەوتنەوە بەم خاوەن پێداویستیانە یەکێکی دیکەیە لە گرفتەکان. داریا کەمال کوردستان 24 سلێمانی. بەڵێ ئەوەی کە بینیتان ئەو قوتابیانن یاخود ئەو منداڵانن کە سندرۆمی داونیان هەیە بێگومان ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن کە ناگفتن یاخود نابیستن یاخود نابینان شێوازی فێرکردنیان جیاوازە ئەمان کێشەکان لەوەیە کە لە دابەشبوونی کرۆمۆزۆمەکان کێشیان هێواتە زیادەیان هەیە نوقسانیان نییە. لەگەڵەوەشە ئەم زیادەبوونەش دیسانەوە بۆتە هۆی ئەوەی کە ببن بە خاوەن پێداویستی تایبەت و کەمی توانای زێنیان وا ئەکات کە ئاستەم بێت هەڵسوکەوتکردن لەگەڵیان یاخود فێرکردنیان. جا بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە من هێرۆ یاسین بەڕێوەبەری قوتابخانەی داون سندرۆم وەردەگرم. ئەم بەیانیە میوانی ئێمەیت بەیانیت باش خاتو هێرۆ هیوادارم کە لەش ساغ و تەندروست بی. خاتو هێرۆ ئێوە 45 قوتابیتان هەیە لە قوتابخانەکەتان و بێگومان خۆی هەڵسوکەوتکردن لەگەڵ یەک دانە لەو حاڵەتانە زۆر ئەستەمە چ بگات بۆی کە 45 کەس وە گوێم لێ بووکە ئەو پێداویستیانەی کە پێویستە قوتابخانەیەکی لەو شێوەیە هەیبێت ئێوە نیتانە لە ڕووی مامۆستای وانەکانەوە. پێم بڵێ چۆن ئەتوانن ئەو کێشانە چارەسەر بکەن یا چۆن تاوەکو ئێستا لەگەڵا مامەڵەتان کردووە؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ بەرنامە جوانەکەتان و بۆ بانگێشتکردیان. ئێمە من هەر وەکو ئەو ڕۆژەش وتم سنتەرەکەمان لە سنوورەیە کە لە هەردوو سنووری ڕۆژهەڵات و ڕۆژئاوا مناڵمان بۆیەت ژمارەیەکی زۆر مناڵیە بەڵام ئەوان زۆربیان کە ناتوانن بێن دەوام لە سنتەر بکەن کێشەی هاتوچۆیان هەیە. مناڵەکان لەبەرەوەی سنوورەکان جیاوازە وەکو قوتابخانەی ئاسایی نیە هەر مناڵێک لە سنووری ماڵی خۆی قوتابخانەیەک هەبێ بچێ بۆ ئەو قوتابخانەیە لەبەرەوە کێشەی هاتوچۆیان هەیە ڕۆژانە بە ئاستەم ئەگەنە لای ئێمە ناتوانین دابینکردنی هاتوچۆیان بۆ بکەین چکم ئێمە بەڕاستی قوتابخانەیەکی حکومین یا سنتەرێکی حکومین ئەوە کەوتۆتەوە سەر
خێزان خۆی هاتوچۆ بە مناڵەکەی ئەکات کە ئەیگەێنێ بۆ شوێنی خوێندنەکەی بەنسبەت ئەوانەیە کە ئێمە ستافەکان مامۆستاکان بەپێی پێویست نین ڕاستە بەڵام هیچ نەبێت یعنی ئەم سنتەرە لەوە هیچ باشترە یعنی ئەگەر هەر نەبێت ئێستچکۆم زۆربەی خێزانەکان خێزانی کەم دەرامەتن ناتوانن بڵێن بچنە ئەو شوێنانەی کە بە پارەیە لەبەر ئەوە ئەمە شوێنێکی باشە یعنی کە حکوومەت بیرکردەوە بەڵام ئەگەر پەرەی پێ ببرێ ئەوە زۆر باشترە یعنی بڵێن زیاتر فراوانتر بکرێ و ستافی زۆرتری بێ و بتوانێت ژمارەی زیاتر وەربگرێ لەبەرەوەی ژمارەیەکی زۆر بەڕاستی حاڵەتی داون هەیە کە لە قوتابخانە نین و لە ماڵەوەن ئێمە قوتابخانەشمان هەیە قوتابخانەی ئاساییش هەر مناڵی حاڵەتی داون وەرەگرێ بەڵام ئەم حاڵەتانی کە لای ئێمە بەڕاستی حاڵەتەکانیان جیاوازترە لەو حاڵەتانی کە لە قوتابخانەی ئاسایی وەرەگرێن ئەگینا ئێمە فەرمانی وزاریمان هەیە کە بڵێن مناڵی خاوەن پێداویستی جۆری داون لە قوتابخانەی ئاسایی وەربگیرێ بەڵام ئەو مناڵانەی کە لە قوتابخانەی ئاسایی نین یان بۆ سنتەرەکەی ئێمە حاڵەتەکان قورسترا لەوانەی تر بێگومان خات و هێرۆ ئەوانەی کە سندرۆمی داونیانەیە هەمویان لە یەک ئاستنین هەیانە بۆ نمونە مناڵێک ئەگەر لە 6 مانگاندا بنیشێت مناڵێکی سندرۆم داون ڕەنگە لە 11 مانگانادان بنیشێت لە فێربوونیشە بە هەمان شێوە ئاستەکانیان جیاوازە چۆن ئێوە پۆلێن بەندیتان کردووە لە نێو ئەو قوتابیانە بۆی کە ئاستەکان بە شێوەی بن بتوانن بە ئاسانتر یارمەتیان بدەن بۆ فێربوون بەڵێ زۆر ڕاستە ئەوە ئێمە تەبعەن کاتێکەیە بۆ لای ئێمە بە راپۆرتی پزیشکیەت لە بڵێن لیژنە دیاری کردووە کە ئەم داونە حاڵەتەکەی بڵێن ڕێژەی زیرەکی ئەم داونە بڵێن ڕێژەیەکی لە خوار ئاستی مامناوەندیەوەیە بڵێن کەمترە چکم ئێمە چەند بەشێکمان هەیە عنی لە داون 4 سنفەکە دابش کراوە داونی حاڵەتی ئاساییمان هەیە داونی حاڵەتی مامناوەندمان هەیە و توندمان هەیە و توندترینمان هەیە ئیتر ئەوە بەپێی ئەو راپۆرتی پزیشکیە کە کاتێ بووە بۆ لای ئێمە و ڕۆژانەش مەسەلەن کە کاتێک لە سەرەتاوە تۆ زانیاری لە خێزان وەرەگری یا با بڵێ مامەڵە لەگەڵ مناڵەکەیەکەی بەپێی ئەوە ئەتوانی دیاری بکەیت کە ئەم مناڵە لە چ ئاستێکایە و توانای فێربوونی تا چەنە ئەوە ڕۆژانە خۆمان مامۆستاکان بڵێن تۆماریەکەن و ئێمە ڕۆژێکیشمان هەیە کە بڵێن مناڵەکان نایەن بۆ دەوام لەو ڕۆژەیە ئەو زانیاریانە لە نێوان خۆمانە ئاڵوگۆڕەکەین و تاوتوێکەین و پێویستەکە قسە لەگەڵ خێزانەکەن کە مناڵەکەی لە چه ئاستێکەیە بەو شێوازەیە زۆر باشە خات و هێرۆ باسی خێزانت کرد بێگومان ئەوانەی کە داونیان هەیە لە خانەوادەکەیانە ڕەنگە پێویستیان پێ بێت خۆشیان لە ڕووی دەرونیەوە ڕاهێنانیان بۆ بکرێت ئێوە هەڵتان داوە لەگەڵ خانەوادەکانە چۆن مامەڵەیان لەگەڵ بکەن ئێوە ڕەنگە باشتر لە حاڵەتەکان بزانن بۆی کە هەر خانەوادەیە بێ خۆی بۆ خۆی NGO-یەک بێ بۆ مناڵەکانی جا چ کارێکتان کردو سمینارێک ئەکەن ئایا هیچ چالاکیەکتان هەیە بۆ خانەوادەکان جگە لە قوتابیەکان کە لەلاتانن بەڵێ ئێمە ئەوانی کە لە لای ئێمە پەیوەندی زۆر باشمان هەیە بەشێکی زۆریان ڕۆژانە لەگەڵ مناڵەکەیانیان لەبەرەوەی ڕێگەکەیان دوورە ناگەڕێنەوە بۆ ماڵەوە لە لای ئێمە بڵێن شوێنێکمان هەیە دائەنیشن ئەوە ڕۆژانە ئەتوانین کۆنتاکتی بەردەواممان هەیە یا با بڵێن ڕۆژانە ئەتوانین زانیاریەکانمان ئاڵ و گۆڕ بکەین لە نێوانمانە مناڵەکەی لە چه ئاستایە ئایا گەشتۆتەیە ئەو کە کاتێ ئەڕاتەوە بۆ ماڵەوە ئەو گۆڕانکاریە ئەبینێ بەنسبەت خێزانیشەوە هەر بە هەمان شێوە یعنی مەسەلەن خێزانی وایە کە کاتێ بۆ لای ئێمە زۆر وری دابەزیوە ئەڵێ مناڵەکەم فێر نابێ یان با بڵێن زۆر بێزارە ئێمە بڵێن وشیاری ئەینێ ئێمە بڵێن نمونەی ساڵانی پێشووی بۆ هێنینەوە کە مناڵێک بۆ لە ئاستێکا بۆ ئێستا گەشتۆتە ئاستێکی کە بەردەوامی ئەو شتانەمانێ ئەوانەش ئەو خێزانانەش کە بڵێن کە ڕۆژانە نایهێنن بەڵام لە هەموو حاڵەتێکە ئێمە ئەگەر بۆ ماوەیەکی کورتیش بێ هەر خێزانە بینین دایک بێ یا باوک بێ یا خوشک بێ چونکم ئەوان خۆیان ناتوانن بێن بۆ دەوام لە ڕێگەی خێزانەوە لە ڕێگەی دایک و باوکەکەوە ئێمە ڕۆژانە هەر ئەیان بینین ئەیتر لەبەر ئەوە هەر قسەکردنمانە بێت
ئەوەش نەبێت ئێمە کاتی تر ڕۆژیان بۆ دائانەیەکەیەن ئەتوانن ئەوەی کە هەیەە بە ئێمەی بڵێن یان ئەوەی کە ئەیانەوێ ئامانجیانە کە بۆ بداهاتووی مناڵەکەیان تەبعەن ئێمە ناتوانین ئامانجی درێژخایان بەدی بێنن بەڵام ئامانجەکان بە پێی پێویست مثلەن خێزانەکە کێشەی هەیە لە هەڵسوکەوتێک لەگەڵ مناڵەکەیە خێزانەکە کێشەی هەیە ئەوە کە مناڵەکەی ناتوانێت بۆ ماوەیەکی زۆر دانیشێ ئێمە ئەو ڕاهێنانانە ئەتوانین لە ڕێگەی ئێمە و سنتەرەکەمانەوە ئەتوانین پێشکەشی بە مناڵەکانی بکەین. زۆر باشە ئەوەی کە داونی هەبێت یان بزانێت ئەوان ئەو منداڵانی کە داونیان هەیە چەندە جیاوازن لە ڕووی هەست و سۆزەوە کۆمەڵە منداڵێکن کە زۆر میهرەبانن تەنانەت ئەگەر جۆرە خویەکیان هەبێ ئەوش هاوارکردن و تووڕەبوونە بەڵام لە ڕووی تەندروستیشەوە خۆتان باشترە زانەوانی داونیان هەیە زۆر جار لە ڕووی کواندامی دڵەوە تەواو نین پێویست دەکات ئێوە پزیشکێکی تایبەت پسپۆر لەلاتان بێ بۆ هەر حاڵەتێکی نەخوازرا و لە کاتی تووڕەبوونا کە تووشی ئەو حاڵەتانەی ئەبن کە دڵیان تووشی کێشە ئەبێت. بەڵێ ئێمە وەکو باسم کرد لە سەرەتاوە ئێمە ئەم مناڵانە خۆیان لە سەرەتای دروستبوونیانەوە خێزان ئەزانێت کە ئەم مناڵانە کۆمەڵی کێشیان یعنی لەگەڵ دەدایکبوونا کۆمەڵی کێشیان هەیە خۆیان بڵین لە سەرەتاوە هاتوچۆی پزیشکەکەن و هاتوچۆی بڵین ئەو شوێنانی مەبەستم ئەوەیە هێرۆخان پێویست ئێوە پێویست دەکات کە لە سنتەرەکەی ئێوە چونکە حکومیە پزیشکێکی پسپۆر لەو نەخۆشیانی کە داونەکان تووشیان ئەبێت لەگەڵ ئێوە ڕۆژانە دەوام بکەن بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوە. ئەمە بۆ داهاتوو ئەشێ ئەگەر هاتو سنتەرەکە درێژخایەن بێ بەڵام لە حاڵی حازرە لەبەرەوەی ئێمە سنتەرەکەمان حکومیە و پەروەردەییە ماوەکەی کورتە ئەمە تیای جێگە نابێتەوە بەڕاستی چکم کاتەکە ناتوانیت یعنی کە بەڵام ئەگەر لە داهاتووە سنتەرێکی گەورەتر هەبێ درێژخایەن بێ هەموو بەشەکانی تیابێ بە دڵنیاییەوە ئەوە زۆر زۆر گرنگە یعنی بەڕاستی کە پزیشکیش هەبێ بە بەردەوامی یا با بڵین بینی ماوەیەک بۆ ماوەیەکی تر هین کە ئاگای لە تەندروستی مناڵچکم ئەوان بەڕاستی کێشەی دڵیان هەیە کێشەی چاویان هەیە کێشەی بیستنیان هەیە کێشەی زۆربەی کێشە یعنی کێشەکانیان هەیە ئەگەر هاتوو بڵێن چاودێری بکرێت ئەوە زۆر زۆر شتێکی باش بەبێ بەڕاستی بەڵام لە ئێستا ئەوە زۆر ناگونجێ بەڕاستی لەگەڵ باشە یاساکانی پەروەردەیە. باشە خاتۆێرە من وەکو دواپرسیار حەزەکەم بزانم لەگەڵ پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان هیچ کۆنتاکتێکتان هەیە لە نێوان سنتەری ئێوە و سنتەرەکانی دیکە کە پەیوەست بێ بە داونەوە؟ بەڵێ ئێمە لە ساڵی 2004 کە بۆ یەکەم جار پەروەردەی تایبەت و قوتابخانەی بەرفراوان دروست بوو بۆ یەکەم جار لە کوردستان لە شاری سلێمانی بوو لە دوای سلێمانیش هەولێری و دوهۆک بە هەمان شێوە یان بڵێن ئەو بەرنامەی تیا جێبەجێ کرا و تاوەکو ئەمڕۆ ئێمە پەیوەندی زۆر باشمان هەیە یعنی لە هەموو هەردوو پارێزگاکە و لە قەزاوناحەکانیش یعنی بەڕاستی هەمانە بڵین لە خەڵەبجە هەمانە لە قەڵاتزێ هەمانە لە دەربەنی خان هەمانە بەڵام وەکو سنتەری داون لە سلێمانی تاکە سنتەرە لە پارێزگاکان و لە قەزاکانی کە نیمانە ئەوان بڵین زیاتر لە سنتەری پێشوەختیان هەیە بۆ مناڵی تەمەنی بچووک لە تەمەنی 4 ساڵەوە هەتاوەکو تەمەنی 6 ساڵ یعنی نیانە بۆ تەمەنی گەورەتر اینجا بڵین پارێزگاکانیش زیاتر لە قوتابخانەن یعنی لە قوتابخانەی ئاسایین ئەو حاڵەتانیان وەرگرتووە بۆ شێوازەیە. باش زۆر سپاس دەکەم هێرۆ یاسین بەڕێوەبەری قوتابخانەی داون سندرۆم لە سلێمانیەوە لەگەڵمان بوویت. سپاس. زۆر سپاس من سپاسی ئێوەکەم و سپاس بۆ بەرنامە جوانشتان. لە دوای و بابەتە باسی بابەتێکتان بۆ ئەەکەم کە دەستکەوتێکە لەلایەن لەش جوانێکی کوردەوە لەسەر ئاستی ئاسیا هێناویەتەوە بۆ کوردستان و دەستخۆشیشی لێەکەین. جا باسی بابەتەکەتان بۆ بکەم کە یاریزانێکی لەش جوانی کورد وەگوتم لەسەر ئاستی ئاسیا لە بەیروت لە پاڵەوانێتی فیزیک کلاسیک پلە یەکەمی بەدەست هێناوە جگە لەوەش
پرۆکاردی بەدەستهێناوە و لەمەوە ئەتوانێت وەکو یاریزانێکی پیشەگەر بەشداری پاڵەوانێتیان نێودوڵەتەکان بکات. دوای بەدەستێنانی پلەی یەکەم لە پاڵەوانتی فیزی کلاسیک لەسەر ئاستی ئاسیا لە لوبنانەوە دەگەڕێتەوە کوردستان. ڕێدار هاشم چەند ڕۆژێک لەمەوبەر لەسەر ئاستی ئاسیا لە ئاستی 180 سانتیم پلەی یەکەمی بەدەستێنا و پرۆکاردی بردەوە. ڕێدار هاشم کە لەلایەن عادل کەمال ڕاهێنەری نێودەوڵەتی لە جوانیەوە سەرپەرشتی دەکرا دوای بەدەستێنانی ئەم دەستکەوتە گەڕایەوە هەولێر و لەلایەن یەکێتی لە جوانی لقی هەولێر و وەرزشوانانەوە پێشوازی لێکرا. توانیم لەسەر ئاستی کشوەری ئاسیا لە پاڵەوانەتی ئاسیا پلەی یەکەم بەدەستبێنم بوومە خاوەنی پرۆکارت کە ئەم پرۆکارتە بەوا بە ئاسانی بەدەست نایەت چەندین با بڵێن بگرێت چەندین لە پاڵەوانەتی تێپەڕبی بۆ ئەوی بگەیت بە پرۆکارت. هەروەها دەمەوێت سوپاس و پێزانینی خۆم تایبەت بە مامۆستا عادل ڕاهێنەری لە جوان کە منی گەیاند بۆ ئاستی ئێستا خۆم بە قەرزاری دەزانم و تاچی زۆر شتی بۆ من کرد بەڕاستی منی گەیاند بۆ ئاستی ئێستا لە بەرنامەماندا بەیەکەوە ئینشاڵە بۆ پاڵەوانەتی جیهان خۆمان ئامادە بکەین و بەرەو پێش بچین ئینشاڵڵا. طبعاً ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە بۆ جاری دووەم پاڵەوانەتی ئاسیا هیناوە جارێک غەرب ئاسیا هیناوە ئینجارە کشوەری ئاسیا هیناوە. طبعاً ئەم زۆر خۆشحاڵم بەڕاستی ئەمە تقریبان 3-4 مانگە زۆر هیلاک بووم لەگەری باش و ئەنجامەکەمان هاتە دی لەخوای زاربین ئینشاڵڵا بۆ پاڵەوانەتی جیهانیش شتێکی زۆر جوانتر دەکەین و بە پلەی یەکەم ئینشاڵڵا دێنەوە بۆ کوردستان بەخوای ئینشاڵڵا بۆ ساڵی داهاتوو. ئەم پاڵەوانە لە جوانە دوای بەدەستێنانی ئەم دەستکەوتە دەبێتە یاریزانێکی پیشەگەر و لەمە دووە دەتوانێت بەشداری پاڵەوانیتیە پیشەگەرەکانی جیهان بکات کە نزیکەی 4 مانگ بوو ئامادەکاری بۆ بەشداریکردنی لەو پاڵەوانیتیە دەکرد. گەرچی پێشتر ڕێدار هاشم لەسەر ئاستی ڕۆژاوای ئاسیا پلەی یەکەمی بەدەستێنا بوو بەڵام ئەم جارە جگەلەوەی پلەی یەکەم لەسەر ئاستی ئاسیای بەدەستێناوە بە باشترین یاریزانی پاڵەوانیتیەکەش دەستنیشان کرا و لە داهاتوو دەیەوێت بەشداری پاڵەوانیتیە جیهانیەکان بکات. ڕێدارتان لەو راپۆرتە بینی ئێستا ڕێدار میوانی منە جگە لە خودی ڕێدار کە پاڵەوانی لە جوانیە عادل کەمال ڕاهێنەری نێودەوڵەتی لە جوانیش هەردووکیان میوانی منن کە بە هەردووکیانەوە ئەم دەستکەوتیان هێناوەتەوە بۆ کوردستان. بەخێر هاتن بەیانیتان باش بەیانی تۆش باش بژی زۆر سپاس و یادارم لەش ساغ و تەندروست و سەلامەت و کۆڵە وزەشتان پێ بێت ئینشاءڵڵا. من حەزەکەم سەرەتا لە ڕێدارەوە دەست پێ بکەم جا دواتر دێمە لای مامۆستا عادل و کاپتن عادل پرسیارەکانمی لێکەم. ڕێدار پێم بڵێ لەم پاڵەواتەیەکە لە بەیروت بەدەستت هێناوە جارە پێش هەموو شتێت هەستم بۆ بڵێ. بەڕاستی نازانم هەستێکی زۆر خۆشم هەرچی بڵێم ینی ناگۆترێت وەسف ناکرێت بەڕاستی کە ئەو کاتێکە تۆ لە چەر شتێکی پلە یەکەم بەدەستدێنیت و زایدەن پرۆکارت من چوم تەواوی هەولی خۆمدا بۆ بەدەستهێنانی پلەی یەکەم بەڵام کە پرۆکارتەکە شتێکی مفازە ئەبوو شتێک بوو بۆ من ینی وەکو خەونێکی گەورە بوو بەڕاستی سوپرایزێکی گەورە بوو لەبەرەوەی ئەم پرۆکارتەوە ئاسانی بەدەست نایەت باشە ینی کۆمەڵێ با بڵێن ئێستا باسیەکەی بزانین بۆچی وا بە ئاسانی بەدەست نایە بۆچی ئەمە بووە بە سوپرایز بۆت تۆ بە ئامانجی چیوە چوو بوویت و چیت دەستکەوتووە ئەمێ بزانم کە بەشداربوونی تۆ لەو پاڵەوانێتیە تەنیا کوردێک بوویتە لەوێ بەشدار بوویت؟ بەڵێ وەکو من لە شاری هەولێر تەنیا کوردێک بووم توانیم لەناو وڵاتانی عەرەبی کشوەری ئاسیا پلەی یەکەم بەدەست بێنم زۆر سپاس بەخوای گەورە. لە شارەکانی تری کوردمان لەگەڵ بووە بەڵام وەکو لە هەولێر لە شاری هەولێر توانیم تاکە کوردێک بووم کە توانیم پلەی یەکەم بەدەست بێنم و بۆ کورد و کوردستان و بۆ عێراق ئینشاڵڵا. زۆر باشە دێمە لای کاپتن عادل. کاپتن تۆ یاخوا بەخێر هاتی سەر چاوان ئەوە گوتیشم من تۆ زۆر درەنگێکە بین بەس هەر جارێکە ئەو بینم بە دەستکەوتێکەوەیتە ناو ئستۆدیۆکەمە بەخێر هاتی. چیت هەیە بۆ ڕێدار و بۆ بەشداریکردنی ڕێدار و بەشداریکردنی ئەو کەسانەی کە توانایەکی لەم شێوەیان هەیە و یاریزانی کوردن؟ بەڵێ طبعا من خۆشحاڵم کە پاڵەوان ڕێدار ئەم دەستکەوتەی هینا بەڕاستی دەستکەوتەی گەورەیە یعنی ئەمە بۆ کورد و کوردستان هیوادارم هەموو ساڵەوها بەدەستکەوتو بێتەوە
ئینشاڵە بۆ ساڵی داهاتوو شتێکی گەورەترمان لە پێشە پاڵەوانەتی جیهانە اینجا بۆ ئامادەکردن و ئەوانە دەبێت لە ئێستاوە مەسەر هەر بە ڕێدار بەشدارە بن لە پاڵەوانێتێکدار و اینجا یاریزان زۆرە بەس ڕێدار یعنی وەک نمونەیەکە ماشەڵڵا لە شولارێکی یعنی سەرمەسەر ستێژە ئەم یاریە وتمان فیزیک کلاسیک فیزیک کلاسیک جیاوازیەکی چییە لەگەڵ لە ژوانی دیکە فیزیک کلاسیک فەرقەچی ئەوەی هەیە لەگەر بۆدی بڵدنگ مەسەن بۆدی بڵدنگ عیب نەبێ مایەکانیان فەرقا ئیوانەی تۆزێ درێژترا و خاستن کە دێنە سەر مەسرح جسمی وان لەگەر بەدی بڵدنگ فەرقا مەسەن ئەمانە عادەتەن زیاتر ناشفترن و فاکیومی دەبەنە ژوورەوە یعنی زگیان دەبەنە ژوورەوە ئێستا لە ڕسمەکان پێشانتدەم بەدی بڵدنگ خشوونەیە یعنی ناوی لەگەرە خۆیی بەدی بڵدنگ بەڵێ دەی تەواوەکەوا بێت ئەمە دوو جیاوازیان هەیە لەگەڵ یەکتری فیزیکیشمان هەیە فیزیک ئەوانەی بە شۆرتە درێژەکە دێنە خوارەوە ئەمە ئەوەش فەرقا بە هەندرێنی خۆمان بەشداری ناکەین دەکەین ئەوەش ئامادەم زۆر باشە لە ئەم پاڵەوانەتیە چەند وڵاتی تر بەشدار بوون لەگەڵتانە ئەم پاڵەوانەتیە تقریبان حوت وڵات و بەشدار ببوو بەس یعنی بڵێن باش لەخوا بەزار بێ کاگڕێدار وابزانم 6 دانە منافسەکە بوو لەناو ئەوان پلەی یەکەمی هێنا یەکێکی عێراقیش هەر لەگەری بوو منافسەکی بەقوت بوو بەس لەخوا بەزار بێ ڕێدار بەدەستی لەخوا بەزار بێ ڕێدارە گەرەمەوە لای تۆ باسیەوەم بۆ بکە کە چەندێک کاتت ویست هەتاوەکو ئامادەکاری بکەی بۆ بەشداربوون لەم پاڵەوانێتیە بەڵێ نزیکەی 6 تا با بڵێن تا 4 مانگ کاتم ویست بەڕاستی دەبێ با بڵێن ڕاهێنارێک بوو با بڵێن خوا ئامادەکردنەوەکەمان چڕ کردەوە بەڕاستی زۆر لەبەرەوەی پێویستی بە با بڵێن پێویستی بە ماندیبوونێکی زۆر هەیە ماندیبوونێکی زۆر هەیە و پێویستی بە تەمرینکردنێکیشی زۆر هەیە بەرەوەی تۆ خۆت ئامادە دەکەی بۆ پاڵەوانێتی دەبێت هەموو شتێکت بە بەرنامە بێ بەڵێ هەموو شتێک بە بەرنامە بێ زۆر باشە لەم پاڵەوانێتیە چۆن توانای یاریزانە کوردەکانە بینی لە چاو ئەو حەوت وڵاتەی کە بەشداریان کردبوو ڕەنگە ئەوان زۆر ئیمکانیەتی تریشیان لە بەردەستا بێ بەڵێ خۆی ئێمە هیچ فەرقمان نییە لە گەرەوانەی هەموو دنیا لێرە دەگەڕێتەوە سەر دەعم ئەگەر دەعم لەلایەن مەسەلەن حکومەتەوە هەبێ ئێمە هیچ فەرقمان نییە لەگەر جیهان لەخوا بەزار هەزاران پاڵوانمان هەیە هەمووی بە پلەی یەکەم و دووەم و سێم گەڕانەوەتەوە کوردستان ئاسیا و جیهان یعنی خۆتە زانیەوە یەکێک لەوان ئەمە بووین جەماعەتی تر زۆر برادران هێنا هەمووی پاڵەوانی جیهان و ئاسیانە لەخوای بەزار بێ و کاک ڕێدار ئەمە دوو جارە پلەی یەکەم بێنتەوە لە ئاسیا لە غەرب ئاسیا و لە کشوەری ئاسیا باشە ئەو دامە چیە کە تۆ داوایەکەی کە دەحمی معنەوی و مادیە خۆی زیاتر مادیەکەیە بەرەوەی بەڕاستی یاریزانان کە خۆیان ئامادە دەکەن بۆ پاڵەوانەتەکان ینی معنەوی و مادیەن بەڕاستی زۆر زۆر پێویستە کەسێک سپۆرتی بێ بێگومان ینی چ لایەنی با بڵێن لایەنی پەیوەندیدار بێ لایەنی دەستگایەکی بۆ نمونە دەستگایەکی ڕەوانگە بێ بۆ نمونە سەرۆکی حکوومەت هەرێمی سەرۆشێری کوردستان سپۆرتت بکەن بۆی ئێمەش هیچ فەرقمان نەبێت لەگەڵ یاریزانانی بەخوا حتا مستر ئەوروپیا بێگومان ئەوەش لە یاد نەکەین کابینەی نوێم بە هەموو سێکتەر و بوارەکان گرنگی تایبەتیاوە و ئەمانش کەوەکو دەستکەوتە بینێ بێگومان هەنگاوەکان زۆر زیاتر بەداخەوە ئەف و کاگرێدارش قسەرەکە ئەم وەزعە هاتە سەرمان ئەم وەزعی کۆرۆنە و ئەو شتانە دەنە لەخوا بەزاری بێمەش زۆر باشین لە چاو جیان زۆر چاکە لەخوای بەزار ڕێدار ئێستا تۆ وەکو یاریزانێکی پیشەگەری بوویتە ئەو یاریزانە و پاڵەوانێتەکەت هێناوەتەوە بەنیازی لە داهاتوو چی بکەیت بەنیازم لە بەرنامەماندا ئینشاڵڵە ساڵی داهاتوو بەشداری لە پاڵەوانێتی جیهانی بکەین لە ئێستاوە بەرنامەی بۆ دادنین لەم پاڵەوانێتی جیهانی کە دەتوانین ئەو کەسانە بەشداری تێدا بکەین کە محتەریفن پرۆکاتیان بەدەستهێناوە ئەمەش دەگەی بە باڵێن دەگەی بۆ ئامانجێ کە دەتەوێت و پاشەوان دەگەی بۆ مستەر ئۆلمپیا ئیدی ئەمە بەڕاستی کاتی دەوێت و ینی کات و مەراحلە بە مەرحلە بیبڕی زۆر باشە لە سەرەتا باسی شتێکت کردوتت سوپرایزێکم چی کارت با من ناوەکەوەکو خۆی پرۆکارت
ئەو پرۆکارتە چییە؟ ئایا ئەو کەسەی کە بەشدار ئەبێ هەمویان پرۆکارت وەرئەگرن چۆنە باباسیەوەم بۆ بکەم؟ نەخێر ئەو کەسانی کە با بڵێن یەکەم دەبن کە یەکەم بوون هەروە با بڵێن بوون و یەکەمەکانی شەیە ئۆڤەرئۆڵ یەکەمی یەکەمەکە کە تۆ یەکەم بوویت و دیسان مقارن ئەەکەی لەگەڵ یەکەمی یەکەمەکان لە فیزیک کلاسیکە لە باڵای 165 تا 180 یەکەمی یەکەمەکان کۆەکەنەوە کە کۆ دەکەنەوە هەموو یەکەمەکان لەو یەکەم یەکەمانە هەڵی دەژێرن ئەو دەبتە ئۆڤەرئۆڵ و یانیسەر ڕێدار یەکەمی یەکەمەکانە لە دوو دەستکەوت یەک بە پاڵەوانێتە کاتۆ دوو هەم یەکەمی یەکەمەکانە. جا کاپتن عادل پێم بڵێ ئەوەی کە حەز ئەکات بەشدار بێت لەم جۆرە پاڵەوانێتیان تەمەەن تا چەندە ئەتوانێت یارمەتی دەربێت یان با بڵێن لیڤڵی و تەمەنانەت چین کاتوان بڵێ هەر کەسێک دەتوانی مشارەکەی ئەم پاڵەوانێتی بکە بەس یعنی نەکتۆ مەسەنێن دوو مانگە یاریەکە تۆ بڕۆی لە پاڵەوانتی بینی ئەوە نابێتن بەس دەبێت خۆی ئامادە کرد بێت تەواو جستەی بۆ ئەم پاڵەوانێتیە ببێ مەسەرەن ئەوەی باسم کرد فیزیک کلاسیکە بەدی بڵدنگ هەر کەس و بە ئەوەی خۆی دادەندرێت تێلەگەی دوایی ئەوەی تەمەەن مشکلەی نییە مەسەرەن لە 18 ساڵ هەیە حتا 50 ساڵمان هەیە دێتە خوارەوە ماستەری پێدەلێن ئەوانە هەیە لە 40 بۆ 6 ساڵ دێنە خوارەوە. زۆر باشە با لە ڕووی ئەوەشەوە بزانم کە چەند یاریزانمان هەیە لە کوردستان کە ئەتوانن لە پاڵەوانێت جیهانیەکانە پشتی پێ ببەستیت و بەشداریان پێ بکەیت. پاڵەوانتیمان زۆرە یعنی پاڵەوانمان زۆرە لەخوا بەزیاد بێ ئێستا وڵات تقریبا 8 دانە دەبێ. زۆر باشە زۆر باشە. ڕێدار دێم بەلای تۆ سەبارەت بە کاپتن عادل پرسیارە لێکم. کاپتن ئەو هایان بینی زۆر میهرەبانن زۆر ڕویان خۆشە هەست ئەەکەم زام لە کاتی ڕاهێنانی دەلێت دەیزوو خێرە یاڵە لەسەر سەر ڕاوە دەستەی ئەنی بەڕاستی من دەستخۆشی لێ دەکەم زۆر دەمەوێت لێرەوە زۆر دەستخۆشی لێ بکەم چکە من ئەگەر ئەو نەبا من نەدەگەیشتمەوە ئاستی ئێستا بەڕاستی زۆر لەگەڵم بوو زۆر لەگەڵم هیلاک بوو زۆر لەگەڵم بابڵێن لەگەڵم بووم معنەویان بابڵێن زۆر پشتگیری دەکردم سەرڕای ئەوەش بابڕێن لە کاتی تەبریکردنەکان لەگەڵم بوو ینی زۆر هیلاک بوو لەگەڵم دەستان خۆش بێت چونکە بە یەک دەستیش چەپڵە لێ نادرێت بێگومان وا کۆتا پرسیار دێمە لای کاپتن عادل بزانم ئەو ڕاهێنانی کە پێویستە هەر کەسێکە بەشدارە بێت لەم ئۆلۆمپیا یاخود لەم پاڵەوانێتیە چەندێک ڕۆژانە چەند کاتژمێرە بێت مەسەڵەن ئێستا کاگڕێدارمان ئامادە کرد ڕۆژانە سعاتێک تا سعات و نیوێک دەبێت ڕاهێنا بکە بەیانیان و ئێواران و بەرنامەی خواردنەکانیشی دەبێت هەمووی ڕێک بکرێت چکە نابێ وەک ڕۆژانی تر نان بخوا ئێستا دەبێت مەسەلا نامیهرەبانەکە و لەوێ دەرەکەێت بەڕاستی ماندووبوونێکی زۆری هەبوو بەس دەخوا بەزار بێ دەستکەوتەکەی هێنا دەستان خۆش بێت هەم کاپتن عادل هەم پاڵەوانەکەمان ڕێدار بەخێر هاتن ئەم بەیانیەی دانی 24تان جوان کرد زۆر سپاسەوەش خۆش بێ ستافی خۆش بێ زۆر سپاس دووبارە بەخێرات. لەسەر تەوەری لە جوانیەوە ئەچینە سەر بابەتێک کە پەیوەندی دیسانەوە بەلەشەوە هەیە ئەویش بابەتی تەندروستیە. هاوکارمان دنیا عادل لە تەوەری بەیانی 24 ئەمڕۆ باسی نەخۆشیەکی زۆر بەربڵاوە کات کە باسی نۆرەی دڵە. بەو هیوای هیچ کامێک لە ئێوە ئەو نەخۆشیەتان نەبێ و هەمیشە دڵتان گەشت و شاد و خۆش بێت. دا پێکەوە بینە. سڵاتان لێ بێ بینەرانی کوردستان 24 دنیا عادلم لە تەندروستی. بەیانی 24 وەکو هەموو کاتێک لەگەڵتانم بۆ ئەم جارش ئەچینە لای پزیشکێکی پسپۆر لە بواری نەخۆشیەکانی شەکرە و دڵ و هەناوی کە ئەویش دکتۆر سوارە مەولودە دکتۆر گیان سڵاو لێ بۆ زۆر سوپاس بۆ میواندارێکەوە. سڵاو لێبەر زۆر سپاس. تۆ پێمان بڵێ نەخۆشیەکانی دڵ چین و پێمان بڵێ خودی جەڵدەی دڵ چییە و نیشانەکانی چین؟ بەڵێ جەڵدەی دڵ یەکێکە لە نەخۆشیە کتوپڕەکان واتە نەخۆشەکە پێش وەختە هیچ نیشانێکی نیە لە پڕێکە نیشانەکانی بۆ دروستە بێت نەخۆشیێکی بەرباوە لە جیهانە ڕوئەدات نەخۆشیەکانی دڵ هۆکاری سەرەکی مردنن لە هەموو جیهانە بە دەرەجەیەک هۆکاری مردن بریتە لە نەخۆشیەکانی دڵ ئەگەر بیم بێت باسی پێناسەی جەڵدەی دڵکەین بریتە لە گیرانی سەتاسەتی دەمارەکانی دڵ یعنی ئەو بۆ ڕێخوێنانەی کە ئەچن خوێن ئەبەن بۆ ماسوولکەکانی دڵ
یەکێک یان زیاتر لەمانە ئەگیرێ بە 100%. ئێستا گەربێت و سێری ئەمە بکەین ئەمە ماسوولکەکانی دڵە یەکێک لەمانە یان زیاتر لە کاتی جەڵتە 100% ئەگیرێت ئەوە ئەبێتە هۆی دەرکەوتنی نیشان لە نەخۆش لەو کاتە نەخۆش هەست بە ئازارێکی زۆر قورسی سەرسنگیەکەت هاواری سەرسنگیەکەت کەسەکە هەستەکە قورساییەکی زۆری تایە یان ئەوتە ئازارێکی زۆر دروستە بێت لە ناوەڕاستی سەرسنگیە ئەو ئازارە لەوانەیە هەر لەو شوێنە ببنێتەوە لەوانەیە باڵەکانیشی لەگەڵی قورس بێت یان لای خوارەوەی ملی قورس بێت یان ناوشانی قورس بێت بەلانی کەمە ئازارەکە 20 دقا بۆ نیو سعات ئەمێنێتەوە بەڵکو جار هەیە زیاتری ژەخانێت لەو کاتە لەبەرەوەی تۆ دڵ لە گرفتی هەیە لەو کاتە کارەبایی دڵیش سەریع ئەبێ کەسەکەس بە دڵ پەلەپەل بوو نەکات هەست بە تەنگە نەفەسیەکەت هەستە کە ئاراقکردنەوەی لەگەڵا یان جار هەیە هێڵنج و ڕشانەوەی لەگەڵا یعنی گرینگە نیشانەکانی بناستە ئەوە بە شێوەیەکی گشتی لە خەڵکەوە ئەڕوادات بەڵام ئێمە هەموو جارەگەڵێن ئەمە بۆ کەسێکی ئاسایی بەڵام ئەو کەسانەی کەوە بەتەمەنن یان بەرگری لە شیان کەمە یان شەکریان هەیە بۆی شەر نییە نیشانەکانی بۆ شێوە بێت لەوانەیە کەسەکە لە جیاتی ئازاری سەرسنگ لە بەتەمەنەکان و لە شەکرە لە ئازاری سەرمەعیدیان هەبێ ئازاری سەرمەعیدا باڵەکانیان لەگەڵی سڕە بێ ئان ئازار دروستەکە هێڵنج و ڕشانەوە ئاراخردنەوەیکی زۆریان بۆ دروستە بێت گرنگە نیشانەکە بناسیتەوە لە بەرەوەی کە نیشانەکەت ناسیەوە چارەسەرەکە خۆشبەختانە بەردەستە باشە دکتۆر پێمان بڵێ ئەو هۆکارانە چین کە ئەبێتە هۆی جەڵدەی دڵ بەڵێ میکانیزمی جەڵدەی دڵ بریتە لە ئەوەی کەوە چاوری ئەو چاوری کە نیشتووە لە بۆڕێکانی خوێ لەو شوێنەی یەکی لە شوێنەکانە تووشی ڕوشانە بێت لەوێ ئەتەقێتەوە ئەم چاوریە بڵاوە بێتەوە بە ناو بۆڕێکانی خوێن بۆڕی خوێنەکە ئەگرێ 100%. ئەمە پێوێترێت جەڵدەی دڵ چی هۆکارەکەن ئەوەی بێتە هۆی نیشتنی چاوری لە بۆڕێکانی خوێن لە جیهانە نۆ هۆکاریان داناوە پێیان توێ ڕسک فاکتەر ئەم کەسێک ئەمانەی تیاابێت تا ژماری فاکتەرەکانی زیاتر بێ مەترسی بە نەخۆشیەکانی دڵ و ژەڵتە زیاترەکە تەمە ڕەگەز بۆ ڕەگەزی نێر زیاترە لە ڕەگەزی بێ تا تەمەنە زیاتر بێ نەخۆشیەکان دڵ زیاتر لە کەسێکی گەنج کەسێک فشاری خوێن زەختی هەبێت کەسێک شەکرەی لەگەڵا بێت کەسێک چاوریەکانی خوێنی بەرز بێ کە کۆلیسترۆڵ و چاوری خراپ LDL یان کەسێک نەخۆشیەکانی دڵ بە بۆ ماوە هەیان بێ بۆ منە لە خێزانەکەی لە تەمەنێکی گەنجی براکەی باوکی یان دایکی یان خوشکێکی بردنێکی کتوپڕ ئەمرێ ئەڵەن هۆکارەکەی دڵ بووە ئەبێ ئەم کەسە